ڕۆژێکیان کابرایە کاتە ژوورەوە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. حەدیثەکە لە بوخاری و لە مسلم و لە سونەنەکانی هاتووە بە ڕیوایەتی جیاواز. کابرا کە هاتە ناو مزگەوتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشت بوو، دیارە هەندێک لە ئەصحابەکانیش لە دەوری بوون. کابرا دوو ڕکات نوێژی کرد وەکو تەحیەی مزگەوت، دوو ڕکات نوێژی کرد و پاشان هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەلامی لە حازری دا و هات دانشێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆرەوە نوێژەکەت بکە، تۆ نوێژت نەکرد. کابرا یەک و دووی نەکرد، یەکسەر ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ کرد، دەستی کردەوە بە نوێژ، دوو ڕکاتتر نوێژی کرد ئەوەی کە خۆی ناوی نابوو نوێژ. پاشان هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانشت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی تۆ نوێژت نەکرد، بڕۆرەوە دوو ڕکات نوێژ بکە. کابرا چووەوە دوو ڕکات نوێژی کرد و گەڕایەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تۆ نوێژت نەکرد. وتی ئەی پێغەمبەری خوا فێرم کە والله من هەر ئەوەنەی لێ ئەزانم. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کرد کە نوێژ چۆن ئەکرێ. نوێژ ئەبێ زۆر بە هێمنی و بە لەسەرخۆیی ئەنجام بدرێ. دەست نوێژێکی پوخت و جوانی بۆ ئەگری، پاشان ئەچیتە سەر بەرماڵی یان ڕوو لە قیبلە ئەکەی لە هەر شوێنێک بیت و دڵت لە لای نوێژەکە ئەبێ بە ئەو پەڕی خوشوعەوە تۆ ڕوو ئەکەیتە قیبلە و کە ئەنەهو لەگەڵ خوایە قسە ئەکەی و ئەڵڵاهو ئەکبەر ئەکەی، پاشان فاتحە ئەخوێنی یان هەر چەندێک لە قورئانت لەبەر بێ لە حەدیثەکانە ئاواتانە بەو شێوە هاتووە. پاشان ڕکوعێکی زۆر ڕێک و پێک کە گیانت لە جوولە ببڕێ و معنای ڕکوعی پێوە دیار بێ. پاشان هەڵ ئەسیتەوە سەمیع الله لمن حەمیدە ئەکەی، ئەوەندە ئەوەستی لە جوولە ئەبڕێ. پاشان هەروەها سوجود، هەروەها هەڵسانەوە لە بین هەردوو سوجدەکە کە ئەچیتە سوجدە دووبارە. یعنی بە کوردی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی وت ئەو پەلەپەلەکردنە ئەوە پێی ناوترێ نوێژ. تۆ پەلەپەل چیتە؟ دەی بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی خۆ نوێژ توای لە خزمەتی خوای پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەی پەلەپەل چیتە؟ وەکو چۆن بڵێ تۆ دەی بۆ لای من پەلە ئەکەی بۆی بیتە لای من دانشی و من قسەت بۆ بکەم یا قسەم لەگەڵا بکەی، ئەی خۆ تۆ لەگەڵ خوایە قسە ئەکەی وەخوا گوێ لە قسەکانتە گرێ و توێژی خۆت لەگەڵ خوایە ئەکەی. پەلەپەل چیتە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز پەلەپەلی پێ خۆش نەبووە و ئەو کەسانەی خۆشویستووە کە حتا لە شتەکانی تریشە لە سەرخۆن بە جوانی ئەنجامێدەن. خەڵک هەیە زۆر زۆر نەرمونیانە لە هەموو کاروبارەکانیە، لە ئیش و کاریە، لە قسەکردنیە، لە دانیشتنی لەگەڵ میوان و لەگەڵ خەڵکە، زۆر کەسێکی نەرمونیانە. بەس هەر ئەو کەسە کە ئەچێتە سەر بەرماڵ یا ڕوو لە قیبلە ئەکا خۆی بە تەنیا نەک لە نوێژی جەماعەتە، ئیتر دەست ئەکاتە پەلەپەلکردنی ئاگای لە خۆی نییە کە چی ئەکات. دوایی ئەگەر ڕسمێکی بگری و پیشانی خۆی بدەیتەوە بە کامیرەیەک ڤیدۆ ڕسمی بگریتەوە و پیشانی خۆی بدەیتەوە، خۆی ئەو نوێژەی پێ قبوڵ نییە، خۆی ئەو نوێژەی پێ قبوڵ نییە، چونکە ئەو نوێژە نییە کە ئیسلام داوایەکە. ئەو نوێژەی کە ئیسلام داوایەکە نوێژێکە پڕ لە ڕوحیەت، پڕ لە خشوع. براینە خشوع لە نوێژە ئەساسی نوێژە، بنچینەی نوێژە. دڵت لە لای نوێژەکەت بێ بنچینەی نوێژە. هەر کەسێ دڵی لە لای نوێژەکەی نەبێ ئەو نوێژەی هەروا ئەچێ. ئەو نوێژە نییە کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوایان کردووە. ئەو کەسانەی نوێژ بە خشوع ئەکەن لەزەتی لێ ئەبینن، چێژی لێ ئەبینن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بیلال ئەی فەرموو هەر کاتێک کاتی نوێژ باتایە ئەی فەرموو بانگێ بدە بیلال با ئیسراحەتێ بکەین، ئەریحنا بها یا بیلال، ینی بەو نوێژە ئیسراحەتمان پێ بدە. بەڵام ئەو کەسانەی کە
وەکو پێغەمبەر نین صلى الله عليه وسلم کات نوێژەکان دێتە پێشەوە ئەڵێن ئەریحنا منها ئەڵێ زوو بانگ دەبا لە کۆڵمان بێتەوە كأنه بارێکی قورس ها بەسەر شانیەوە ئەوێ ئەو بارە لەسەر خۆی لادا زوو فڕیدا كأنه كاتي دانشتووە لە کاتی نوێژا یا وەستاوە كأنه لەسەر ئەسکڵێکی ئاگرین وەستاوە بۆیە ئەو نوێژە ئەو مەبەستە ناداتە دەستەوە کە ئیسلام گەرەکێتی کە ئیسلام ئەیەوێ ئەو مەبەستە ناگەیەنێ ئەو نوێژەی کە ئینسان لە خراپە و خراپەکاری دوورەخاتەوە ئین الصلاة خوای گەورە لە قورئانە فەرمێ تەنها عن الفحشاء والمنکر بەس پێم بڵێن ئەیا ئەوانەی وا ئەهلی نوێژن خەریکی فەحشا و منکەرن ئەو نوێژە چی گۆڕانکارێکی لە ژیانیانە کردووە کە زۆربەی مسلمانان ئەمڕۆ خەریکی فەحشا و منکەرن منکر لە ماڵەکانیان هەیە لە تەلەڤیزۆنەکانی ماڵانەوە لە دائیرەکەیە لە دوکانەکەیە منکر لە هەموو شوێنێکە هەیە ئەیشیکات و ڕازیشە پێی و قبوڵیشێتی و ئەهلی نوێژیشە و ئەهلی تاعەتیشە هیچ گۆڕانکاری لە ئینسانە دروست ناکات ئەو نوێژانە